ئەم کاتتان باش بە پێویستی ێزانم بە خێرایی چەند باسێک هەیە کە قسەی لەبارەوە بکەم. ئەمڕۆ مناسبەیەک هەبوو لە دهۆک کە وتاری چەند سیاسیشی دیاری کورد و عێراقیشی تیا بوو، لە مستەوای عێراقدا چەند سیاسیشی تیا بوو. چاوەڕوانیم ئەوە بوو کە لەم گوتارە سیاسیانەیە مەسەلەی کێشەی پەنەبەران زۆرترین قورسایی و زۆرترین بایەخی پێ بدرێ کە نەبوو تێدەگەین کە ڕاددەی ئەو بۆشایی کە لە بینی خەڵکو ئەوانە دروست بووە چەند گەورەیە. ئێمە ئێستا لە بەردەم دوو واقعدا ئەژین، واقعێک کە کۆمەڵگەکەیە بە تەنها خۆی خەمی خەمەکانی خۆیەتی، واقعێکیش کە گروپێک سیاسی و گروپێک حیزبن لە بینی یەکە خەریکی مجاملەی سیاسی و هیچی تر. یعنی دوو بزەبت ئەوەی کە ئەوترێت لە دوو دۆڵی جیاوازن، گەل لە دۆڵێکە و ئەمانش لە دۆڵێکن، گەل لە دۆڵێکا بۆ خۆی هەم تووڕێی خۆی هەم بێهیوایی خۆی هەم کێشەکانی خۆی ئەخواتەوە لەناو خۆیە. دۆڵێکیش دۆڵی ئەم حیزب و سیاسیانەیە کە خەریکی مجاملەی یەکتری و خەریکی چوزانم ینی جۆرێکن لە تەمەلوق و چاپلوسی و بە شانوباڵی یەکدا هەڵوتن و هیچی تر. ئەمە خاڵێکە. خاڵێکی تر کامەوێ هەر لە ئێستاوە هۆژیاری لەسەر دەم بۆ مێژوو، ینی و بە وازحی باسی بکەم مەسەلەی ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان ئێستای تر بە وازحتر باس لە داواکردنی پۆستی پارێزگاری کەرکووک دەکات. لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆم و بە تایبەتی 16 ئۆکتۆبەر و لە دوای 16 ئۆکتۆبەر پارتی دیموکراتی کوردستان هەموو هەوڵێکی بریتی بوو لەوەی کە پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دانەمرێت. لەسەرەوەی کە پارێزگارێکی کوردی حیزبی لە کەرکووک بیان من خۆم ڕێی تایبەتی خۆم هەیە، ینی من داکۆشی لەوە ناکەم بۆی بزانن، ینی فەرقێکی تۆش نابینم لەوەی پارێزگار لەم حیزب بیان لەو حیزب بێ. ئەوەی بۆ من گرنگەوەی زۆرە پارێزگارێک لە کەرکووکە ئەبێ کە بە نەفەسێکی نیشتیمانی بان حیزبیەوە مامەڵە بکات. بەڵام پارتی لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاکەوە کە هێشکۆ بێتەوە ڕێگری لێکرد، عیلاقی خۆی لەگەڵ عەرەبی کەرکووک لەگەڵ تورکمانی کەرکووک ئاسایی کردەوە تەنها بۆی ڕێگری لەوە بکات کە پارێزگارێکی یەکێتی لەناو قۆسێکە بۆ کەرکووک دامنرێەوە. ئەمە بە واضحی یەک مەسەج هەیە بیگەێنم. ئێستا کە پارتی داوای پارێزگاری کەرکووکەکە ئەم تەڵەبە بەر لەوەی یەخود ئەم داواکاری بەر لەوەی داواکاری سەری ڕەش بێ داواکاری ئەنقەرەیە، ینی بۆی واضح بێت معادلەکە معادلەیەکی ئیقلیمیشی تێکەوتووە کە هاتنە سەر خەتی تووشیە بۆ مۆزوعەکەەوە. هەر کاتێک یەکێکی ملیدا بۆ ئەوە یاخود واقعەکە بوو بە مواقعەجا طبعاً ئەجەندای تریشی هەیە کە لە ڕێ لەم تەڵەبە بگرێ، بەڵام هەر کاتێک ڕێ لێ نەگیرا و جێبەجێ بوو ئەوە بزانن کە تەڵەبەکە بۆ کوتم تەڵەبێکی تورکیە لە ڕێی پارتیەوە جێبەجێکرێ. خاڵش تر کە مێ بە خێرای باسی بکەم مەسەلەی ئەو معاناتی کۆچبەرانە کە ینی بەداخەوە کوتم پێشتری لە شوێنشتر ئەمە وتووە، ینی معانات و کۆژانی کۆچبەرانی کورد ئێستا لە لەحزەیەکی سیاسی کەوتووەتە ئەو بۆقع جوگرافیەوە ئەو شوێنە جوگرافی نێوان بیلاڕوسیا و پۆڵندا کە دنیا خەریکە بە تەواوەتی ماڵاوایی لە هەموو بەها مۆڕاڵیەکانەکات، ینی بەلایەنەوە تەبیعیە مۆدێرنە و تەکنەلۆژیا کە دێت عەولەمە کە دێت هەرچی سنوور هەیە لە بەردەمی تەکنەلۆژیایە، لە بەردەمی سمارتفۆن و لە بەردەمی هۆکارەکانی پەیوەندیکردنە لای ئەبە، بەڵام سنوورەکان بەڕووی ئینسانەکانە ئەوەندەی دیکە هەڵدەچنێت، دیوارەکان بەڕووی مافی مرۆڤ بۆ کۆچکردن بۆ بەجێهێشتنی ئەم وڵاتە ئەوەندەی دیکە هەڵدەچنێت. ئەمە لە ئاستی دنیایەوە لە ئاستی ناوخۆیشە بەداخەوە ئەم کۆچبەرە لێ قەوماوانە بە هەموو ماوەیەک تووشی تەسقیتێکی سیاسی زۆر بێمانە دەبنەوە، تووشی ئەوە دەبنەوە کە تۆمەتبارەکرێن بەوەی کە ئەمانە پارەیان پێ و ئەگەر ئەو پارەی لێرە هەیان بۆ بیان کردا بە پرۆژەی بچووک ئەوە سەرکەوتوو ئەبوو، یعنی میدیای نەوتی ڕۆڵێکی ئێجگار خراپ و ناشیرنی هەیە لە بری ئەوەی لانی کەم بە بێدەنجیان، لانی کەم بێدەنگ من لەم قەزەیە
بە کوردی بە ئینگلیزی لە تویتەر بە عەرەبی بە هەموو زمانێک ئەیانەوێ وێنەیەک دروستکەن کە ئەمانە لە خۆشیەوە ڕایان کردووە یانەوێ وێنەیەک دروستکەن لە لای سەفارەتەکان لە لای ڕئیعانی نێودەوڵەتی کە ئەمانە ینی لە بینی قەوسێکا شێر بوون بۆیە ئێرەیان بەجێهێشتووە ئەگەر نا کوردستان هیچ جۆرە کێشەیەکی نییە ئەمەوێ بێک ڕاستی هەیە بێڵن نەک ئێستا کە ئەم کەیسەیە زۆرینەی ئەو کەیسانەی کە تەقدیم کراون لە ئەوروپا لە دووەری ئیسکەندەنافی و من مەسئولم لەم قسەیە زۆرینەیان مەلەفەکەیان مەسلەی بێهیوابوون و مەسلەی هەستنەکردن بە ئەمان و مەسلەی ئازادی ڕادەبڕین و مەسلەی ترسە لەسەر ژیانی خۆیان تەنانەت ئەوانەشی کە ئەندامی پارتی بوون کە لە هەنگری پارتی بوون و ڕۆژێک لە ڕۆژان ئیشیان بۆ کردوون کە چوونەتە ئەوروپا کەیسیان تەقدیم کردو کەیسیان لە دژی پارتی تەقدیم کردو بۆ معلوماتیانەوە من زیاد لە ڕەڵگەیەکم هەیە لەسەرەوە بۆیە ینی بەڕاستی ئێمە لە لەحزەیەکە ئاژین وەکوتم کە گەیشتوتە خاڵی یەکلابوونەوە بۆی کە کۆمەڵگەکە بە هەموو معاناتەکانیەوە لە دۆڵێکە و دەسەڵاتیش بە هەموو ئەو بێباچەی کە هێتی لە دۆڵەکە و وەکوتم لە سەرتاوەتم ئەینی ئەمڕۆ ئەو مناسبەیە سەلماندی کە ئەبوو ئێستا هەرچی مناسبەیەکی سیاسی هەبێ هەرچی خطابێکی سیاسی هەبێ هەرچی گوتارێکی سیاسی هەبێ مێدیا مینبەری مزگەوتەکان کۆڕ و کۆبوونەوەکان ئەبوو هەموو گفتوگۆیەک پێوەست بێ بەوەی کە کۆمەڵێک کورد ژمارەیەکی زۆر هاونیشتیمانی ئێمە لەو سنوورە لیان قەوماوە بە هەر شێوازێکە بێ هەوڵی چارەسەر و لۆبیکردن دەین بۆی کە لە بدۆخەنە جاکیان بێ و چیتر ینی ئەو گرتە ڤیدیۆیە کارەسات بارانە نبینین کە ڕۆژانە ئەیان بینین بەڵام بەداخەوە کۆ بینین کە ئەوەی ئەیبینی جۆرێکە لە بێباچی گەورە کە بێگومان ئەم بێباچیە ڕۆژێک دێت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە قورسی باجەکەی دەدەن کێیە دیار نییە بەڵام بە دڵنیاییەوە هەرچی نظامێکی سیاسی هەر نظامێکی سیاسی لە هەر ئاستێکا و لە هەر قۆناغێکی مێژوویە بێباک بوو بێ لە خەڵکەکەی باجەکەی بە قورسی داوە بەو هیواین کە بەزوویی دەسەڵاتدارانی کورد باجی ئەم بێباچی و باجی ئەم نابەرپرسیارەتیە بدەن کە بەرامبەر بە ژیان و کەرامەت و ئازادی و جیرفان و هەموو جۆرە مافێکی خەڵکی کوردستان هەیەە. زۆر سوپاس.